سلااو و ڕێز و خۆشەویستین بۆ گەشت کارمەند و ستافی میهرەبانی. بەڕاستی جێی دەستخۆشیە. من لە بەریتانیا دەژیم بخۆم، وەکو پێویست گەڕام لە ناو شاری ڕانیا، قەناعەتم نەهات لەوێ عەمەلیاتەکەم بکەم وەکو گوزراوی چەوری و بەرد و شتوام هەبوو لە ناو دکتۆر. هاتم لێرەکانە سۆنەرم کردەوە، بڕیارمدا لێرەکانە عەمەلیاتەکەی بکەم. وە دوای سێرشێکی زۆر بە دواگەڕاندا دکتێر دلێشینەم هەڵبژات، دەستخۆشی لێ دەکەم. بەڕاستی هەم لە ڕووی مادیەوە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار زۆر دەدا. دەڵێ ئەگەر پارەت نییە ئەمە دەتوانین لە موجەی خەستەخانەکە بتوانین عەمەلیاتەکەت بە بەلاش بۆ بکەین. بەڵام وەکو پێویستە من زۆر سوپاسیان دەکەم، زۆر ڕایم لە ئیشەکانێتی هیچ ئازارێکم نەبوو، دەستخۆشی لێ دەکەم. ناوم هێمنە و سعبید و مناڵم لە بەریتانیا ئیشی مەحرەزی سیارە دەکەم. لەوێ بەڕاستی مەسەلەی NHS زۆر دواکەوتووە، بۆی ئێمە گەر سەفەر دەکەین دەڵێن هەم سەفەر و هەم زیارەت لێنەوە لێرە سێڤیسەکانی خۆمان دەکەین. ئیتر سوپاس بۆخوای عەمەلیاتەکەم سەرکەوتوو بوو، جێ دەستخۆشیە بۆ گشت کارمەند و لە تایبەتیش دکتۆر دلێشینە. سوپاس. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.